سڵاوتان لەبێ بەڕێزان ئەمڕۆ هەرێکە لە لیژنەکانی وزە و سەرچاو سروشتەکان و دارایی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمان لەسەر پشکی بەشە بودجێ هەرێم لە بودجێ گشتی عێراق کۆبوونەوە و چەند ڕاستپادێکیشیان لەسەر کێشەکانی تایبەت بە بودجەی هەرێم ئامادە کردو بڕیاریش بوو هەرێکە لە وەزیرەکانی دارایی و سامانە سروشتەکان بۆ ئەو مەبەستە لە دانیشتنی سبەینی پەرلەمانی کوردستاندا ئامادە بن بەڵام کۆبوونەوەی سبەینی پەرلەمان بۆ هەفتەی داهاتوو دواخرا بە پێی وتەی پەرلەمانتارنیش بڕیار لە راپۆرتێکدا چەند ڕاستپاردەیەک بدەن وەفدی دانوستانکاری کورد لەگەڵ بەغدا بۆ چارەسەری کێشەکانی تایبەت بە نەوت و بەشە بودجێ هەرێم ئەمەش لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان ساڵێک لە قەیرانی دارایی تێدەپەڕێنێت ناوبەناویش بەرپرسانی هەرێم موژدە و بەڵێنی چارەسەرکردنی قەیرانی دارایی بەگوێی خەڵکدا دەدەن بەبێ ئەوەی بە دیاریکراوی کاتی چارەسەری قەیرانەکە بۆ خەڵک ڕوون بێتەوە بەڵێ بەڕێزان لە دیوی دۆمی هەواڵ تاوتوی قەیرانی دارایی و ڕۆڵی لیژنە پەیوەندیدارەکانی وزە و سەرچاوە سروشتەکان و دارایی و ڕاستپاردەکانیان لەگەڵ ئەم قەیرانە نوێیانەی کە بەهۆی قەیرانی غاز و قەیرانی سوتەمەنی بە گشتی لە هەرێمی کوردستان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لەگەڵ دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی وزە و سەرچاوە سروشتەکانی پەرلەمانی کوردستان تاوتو دەکەین کە لە شاری هەولێر و لەگەڵمانە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی NRT پرسیارەکانتان بە کۆمنت لەسەر تەوری بەرنامەکە بنووسن بیرتان دێنینەوە کە پرسیارەکانتان لەسەر شاشەی NRT دەردەکەون دکتۆر شێرکۆ سڵاو لەبێ سپاس بۆ ئامادەبوونت ئەو کۆبوونەوەی کە بڕیار بوو سبەینێ بکرێ هۆکاری سەرەکی دواخستنی چی بوو بۆچی ئامادەبوونی هەردوو وەزیری دارایی و سامانە سروشتەکان دواخرا بۆ هەفتەی ئایندە بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان سپاس بۆ بەڕێستان دیارە ئەو کۆبوونەوەیە لەسەر داوای ئێمە بوو کە کۆبوونەوەیەک ساز بکرێ بۆ زیاتر تاوتوێکردنی ئەوەی کە چۆن پەرلەمان بتوانێت پشتیوانی لەو وەفدی دانوستانکارە بکات کە ئەگەر بڕیارە بچێ بۆ بەغا و چۆن بتوانین ئێمە هەڵوێستی نیشتیمانی و پێکەوە بگرینە بەر بۆ ئەوەی کە ئەم قۆناغە هەستیارە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا قۆناغێک بێ کە بتوانین بە یەکڕێزی نیشتیمانی و پێکەوە بیگرینە بەر و ئاراستەی ڕوون و دیارمان هەبێ و بتوانین زەمانات وەربگرین بەوەی کە لە ئایندەیە بژێوی خەڵک بژێوی دانیشتوان لە هەرێمی کوردستانە دابین ئەکرێ و ئەو مەترسیانەی کە هەیە لە هەموو ڕوویەکەوە زەمانەت وەرگرین بەوەی کە جارێکی تر دووبارە نابێتەوە بۆیە کۆبوونەوەکە ئێمە تەبعاً دوێنێ کۆبوونەوەی هاوبەشی لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتەکانی پەرلەمان لەگەڵ لیژنەی دارایی و ئابووری و بەرهێنانە پێکەوە کۆبوونەوەی هاوبەشمان کرد بۆ ئەوەی کە بتوانین ئەو بیرۆکانە و تاوتوێکردنی ئەو ڕاستیانەی کە تا ئێستا گەیشتوتە بەردەسمان بیکەین و لە هەمان کاتیشە راپۆرتێک ئامادە بکەین بۆ ئەوەی کە ببێتە جێی وردبوونەوە و لێکۆڵینەوە و ئێستا راپۆرت و ڕاستپاردەکانیەوە ئامادەکراوە بۆ مەبەستە لەلایەن حکوومەتیشەوە جا کۆبوونەوەکە بۆ ئەوە بوو قەرار بوو کە بکەوێتە سێشەممە ئێمە ڕۆژی یەکشەممە کۆبووینەوە دیارە ئەمڕۆ حکوومەت داوای کردووە لە سەرۆکاتی پەرلەمان بەوەی کە مۆڵەتی زیاتری پێ بدرێ بۆ تاوتوێکردنی راپۆرتەکەی ئێمە و لە هەفتەی ئایندەیە ئەو کۆبوونەوەی ساز بکرێ بەڵێ دەتانەوێت لەو راپۆرتەیە ینی چ ڕاستپاردەیەکی نوێ هەیە چی هەیە کە بیدەنە حکوومەت بۆ چارەسەری گرفتەکانی تایبەت بە بودجە یاخود گرفتەکانی تایبەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم چین ڕاستپاردەکان ئەوەی لە راپۆرتەکەتاندا دەتانەوێت بیدەن بە حکوومەت و وەفدی دانوستانکار دیارە گرنگترین شت لە ڕەشنووسی ئەو راپۆرتەی کە ئامادەمان کردووە بریتە لەوەی کە چۆن ئێمە هەڵوێستی نیشتیمانیمان پێکەوە هەبێ و چۆن ئەو وەفدی دانوستانکارە ئەگەر بڕیار بێ بچێ بۆ بەغا بە پشتیوانی پەرلەمانەوە بچێ بۆ بەغا و لەوێ دەنگی دلێر بێ بەوەی کە بڵێ پەرلەمانی هەرێمی کوردستان پشتی ئێمەی گرتووە بۆ ئەم دانوستانانە ئەوە هەدەفی سەرەکی و ئامانجی سەرەکی ناوەڕۆکەکەشیمان نا ئەبێ بیبێ ئێمە ئەڵێن ئەبێ بیبێ بۆیە ئەبوو بادرەیەمان کرد بەوەی کە پەرلەمان داوا ئەکا کە تاوتوێی ئەم هێڵە استراتیژیانە بکرێ کە لە داهاتووە هەرێمی کوردستان ئەوێ بەرامبەر بە بەغدا چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستانی پێ بکە ناوەڕۆکی ڕاستپاردەکەش دیارە هەر ئەو خاڵە سەرکیانەیە کە تا ئێستا لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوانی بەغدا لە پرسی نەوت لە پرسی بوجە لە
ئەو یاسایانەی کە ئەبێ هەموار بکرێنەوە و ئەو ڕێکەوتنامانەی کە ئەبێ جێبەجێ بکرێەوە ئەو بەڵێنانەی کە دراوە لەلایەن هەردوولاوە جێبەجێ بکرێ جەخت لەسەر ئەوە ئەکاتەوە و ئەمانە هەمووی چەند هێڵێکی استراتیژین کە پێویستە هەڵوێستی نیشتیمانی پێکەوەی بۆ دروست بێ بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە یەکدەنگ بین لەسەر ئەو داخوازیانەی کە پێویستە لە بەغا بکرێ لێرەیە خاڵێکەیە کە زۆر گرنگە بەلامەوە کە ڕوون بێتەوە ئەویش ئەوەیە کە ڕاستی ئێمە کاتێک کە ئەمەمان داوا کرد لە سۆنگەی ئەوە داوامان کرد کە ئەوە مانگێک زیاترە بەسەر ناردنی یا بڕیاردانی سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان بەوەی کە بەشداری لە حکوومەتی عێراقدا بکەن بە زەمانەتی نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکاش مانگێک کە ڕۆیشتووە تا ئێستا شتێک ڕوون نییە کە بۆ ئەم پێکهاتنە ڕوونادا بۆچی ئەم لێک تێگەیشتنە ڕوونادا بۆچی وەفدی هەرێم ناچێتە بەغدا بۆچی بەغدا ئەو پەکخستنە و ئەو کاڵە ئێستا بێپارەین و داراییمان نییە ئەمانە ئەی پێشتر نەیە زانی کەوایە ئەی ئەگەر بەغدا ئێمە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاتن بۆ هەولێر بۆ لامان بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان وەکو لیژنەی دارایی ئێمەش لەگەڵیان ئادانیشتین لەو کۆبوونەوەیە کە کۆبوونەوەیکی ودی بوو خۆیان لێرە خول و بەرنامەی خۆیان هەبوو لە هەولێر بەڵام دواتر داوایان کردبوو کە سەردانمان بکەن لەو سەردانە ودیە ئاساییە لەویا ئێمە پێمان وتن کە بەغدا ئابلوقەی ئابووری لەسەر هەرێمی کوردستان داناوە لەویا یەکێکیان وتی نەخێر بەغدا ئابلوقەی ئابووری لەسەر هەرێم دانەناوە ئێوە خۆتان ئابلوقەتان لەسەر خۆتان دروست کردووە و کاتێک کە کۆنتترۆڵی هەناردەکردنی نەوت لە دیوی هەرێمی کوردستان تەسبیت کرا اینجا بەغدا بڕیاری مالکی بڕیاری داوە بە بڕینی بووجە اینجا ئێوەش هەناردەی نەوتتان کردووە طبعاً ئێمە قبولمان نەکرد ئەو قسانەوە لەوێ بوو بە ئەوەی کە تەنانەت دەنگەدەنگیشی لێکەوتەوە کۆبوونەوەکە لەبەرەوەی کە ئێمە پێمان وتن کە ئەوە ئەسڵەن مەسلەی بووجە و قوتی هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستانە جێی دانوستان نییە و بە هیچ شێوەیەک جێی قبولکردن نییە تۆ بژێوی خەڵک بکەی بە کارتێکی سیاسی و بەکاری بێنی بەرامبەر بە هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئاڵۆزیێکی زۆر هەیە پێویستی بە ڕوونکردنەوەی گرفتی نەوت و هەنادەکردنی نەوت ڕێکەوتن لەسەر ئەم پرسە ینی دەوترێت لایەنی کوردی کەم تەرخەمن ئێوە دەتانەوێت لە پەرلەمان فشارێک لەسەر وەفدی حکوومەتی هەرێم لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی هەرێمی کوردستانە دروست بکەن بۆی زوو بچنەوە بەغدا زوو چارەسەریم گرفتانە بکەنەوەی پەیوەندی بە موچە و بوجە و پرسینەوتەوە هەیە دەتانەوێت بەمە فشارێک دروست بکەن ئێمە ئەوەی کە بەلامانەوە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم مەنگیە لە چارەسەرکردنی قەیرانی ئابووری هەرێمی کوردستانە تەجاوز بکرێ و هەڵوێستی نیشتیمانی پێکەوەی بۆی بگیرێتە بەر و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو ڕوونکردنەوەی کە پێویستە بۆ پەرلەمانی بدا و ئێمە ئەمانەیە بەڕاستی ئەوە ڕوون بێ لە لامان کە بەشەکەی بەغدا ئەوە ڕوونە لە لامان کە بەغدا ئێستاەوە پارەی نەماوە بەغدا جۆرێک لە مامەڵەی ناڕوون ئەکا لەگەڵ هەرێمی کوردستانە بەغدا هەڵوێستێکی گرتووە کە ئەوێ سزای هەرێمی کوردستان بدا و ئەگەر بێت و پارەشی نەبێ ئەو دەوڵەتە ئەتوانێت بچێت قرزکە ئەتوانێت ئێستا کاڵێ من ناتوانم موچی هەرێمی کوردستان دابین بکەم بۆجی هەرێمی کوردستان دابین بکەم لەبەرەی پارەم نییە ئەو دەوڵەتە ئەتوانێت بچێت قرزکە ئەمە دیوەکەی بەغدا و ئەو کەم و کورتیانەی کە لەلایەن بەغداوە هەیە کە بەداخەوە نەبووە بەغدا ئاوا بێ بەڵام دیوەکەی خۆمان لە هەرێمی کوردستانە ئەی باشە هەرێمی کوردستان بۆچی وەفدەکەی ناڕوا بۆ بەغدا ئەوە وەزیرەکانی چوون پەیوەندیان بە حکوومەتی عێراقی کردەوە ئەم ناڕوونیە لە مامەڵەکردن ئەم ناڕوونیە لە هەڵوێستەکان بۆکارەکە چییە هۆکارەکە چی ینی بۆچی وەفدی کوردی ناچێتەوە بەغدا پرسیارەکەوەیە پەرلەمانی کوردستان چ ڕۆڵێکی هەیە لەم نێوەندەیە ئەوەش پرسیاری ئێمەیە ئەوەش پرسیاری ئێمەیە و کۆبوونەوەکەش لەسەر ئەوەیە یعنی کەواتە حکوومەتی هەرێم بە دیاریکراوی لایەنی پەیوەندیدار بە چارەسەرکردنی گرفتەکان لەگەڵ بەغدا لەم پرسا هیچ بە هیچ جۆرێک نەگەڕاوەتەوە بۆ پەرلەمان بە پێی ئەوەی کە بە ئێمە گەیشتووە حکوومەتی هەرێم ئامادەیی تیا هەیە کە بێت بۆ پەرلەمان بەڵام داوای مۆڵەتی کردووە بۆەوەی کە زیاتر تاوتوی ئەو راپۆرتە بکە کە ئەو خاڵانە بکە کە ئێمە گفتوگۆمان لەسەر کردووە لە نێوان هەردوو لیژنەکەیە چونکە ئەوە ڕەشنووسی ئەو راپۆرتەیە کە لەو کۆبوونەوەیە ئەو هێڵە گرنگانە ئەو هێڵە هەستیارانە باسی لێوە ئەکرێ
کە لە بەرژەوەندی میلەتەکەمانایە و حکوومەت ئەبێ قسەی خۆی لەسەر بکە بۆیە ئەبێت تاوتوی کات و لەسەر ئەوە داوای مۆڵەتی کردووە بۆ هەفتەی ئایندە. لە پرسی بەغدایە لە پرسی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدایە حکوومەتی هەرێم وەکو مەرجەعیەتێک سەیری پەرلەمانی کردووە؟ مەسلەی مەرجەعیەت بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان مەرجەعی تەشریعی بریتە لە پەرلەمان و پەرلەمان ئەو کۆبوونەوە هاوبەشە کە سازەکە لەگەڵ حکوومەت و داوای کردووە لەو سۆنگەیەوەیە کە پەرلەمان ئەوێ شتەکانی لەلا ڕوون بێ و ئەوێ پشتیوانی بکە و ئەوێ ئەوەی کە پێویستە بەرامبەر بە بەغدا بۆ دابچڕینی مافەڕەواکانی گەلەکەمان هەمومان پێکەوە بە یەکڕزی بچین داوایکەین لە بەغدا و ئەوە بێتە دیکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە. بەڵێ بەڵام پرسیارێک دکتۆریانی ئاسایی ئەندامانی ئەم مەرجەعیەتە سیاسی پەرلەمانەگە بڕیار بێ مەرجەعیەتێکی سیاسی بێ ئاگادار نەبن بۆ نمونە وەفدی کوردی کەی دەستنەوە بەغدا نەزان هۆکارەکانی چییە کەی چارەسەریم کێشانە دەکرێەوە کەی ئەم وەڵامە دەستی خەڵک دەکەوێت کە ئەمە پرسیاری خەڵکن زۆر جار خەڵکیش دەڵێ پەرلەمانتارانی وەکو ئێمە ینی پرسیار دەکەن وەڵامەکان لای کێ ینی پرسیارەکە ئەوەیە ئێوە کە ئەگە بڕیارە پەرلەمان ئەندا مەرجەعیەتێکی بێ بۆ هەرێمی کوردستان بۆچی ئاگاداری ئەم پرسانە نین؟ بۆیە لەبەرەوەی کە ئەوە داوامان کردووە کە بێن و ئاگادار بین ئێمە نامانوێ بچینە تەفاسیلی ئەدای حکومیەوە بەڵام ئەمانەوێ پێکەوە تاوتوی ئەوە بکەین کە ئەو هێڵە استراتیجیانە چین کە زەمانەتی بژێوی و باری ئابووری هەرێمی کوردستانەکە ئایا هەرێمی کوردستان ئەتوانێ زەمانەتی ئەو بکە کە موچە و قوتی هاونیشتیمانیان دابین بکە ئایا حکوومەت ئەتوانێت زەمانەتی ئەوە بکە ئایا پەیوەندیکردنمان لەگەڵ بەغدا و گەڕانەوەمان بۆ پەیوەندیکردن لەگەڵ بەغدا ئەمە بە کام شێوازە لەسەر کام خاڵ پێکهاتن ئەکرێ ئەمانەت تەفاسیلن لەبەرەوە ئێمەش وەکو نوێنەرانی خەڵک داوامان کردووە کە نوێنەرانی حکوومەت بێن بۆ پەرلەمان و ئەو ڕوونکردنەوانی کە پێویستە ڕوونی بکەنەوە و دواتر هەڵوێستێکی نیشتیمانی و پێکەوەی بەرامبەر بەو تەفاسیلە بگیرێتە بەر. بەڵێ دکتۆر لە تۆری کۆمەڵاتی فیسبوک چەند پرسیارێکمان بۆ هاتووە بیری بینەرانی بەڕێز دێنمەوە کە دەتوانن پرسیارەکانتان لە ڕێگەی کۆمنتەوە لە پەیجەکانی نارتی بنووسن. دکتۆر لەسەر کاتی چارەسەری ئەم قەیراندارەیە چەند پرسیارێک داهاتووە دەڵێ ئایا کەی چارەسەری ئەم قەیراندارەیە دەکرێت پرسیارێکی دیکەش دەڵێ ئایا پارەی ئەم چەند ساڵی نەوت چی لێ هات و ئێستا قەرز دەکەن پرسیارێکی دیکەش دەڵێ کاتێک بڵێن کە خەڵک بزانێکەی چارەسەری قەیرانەکە دەکرێت دوێنێش سەرۆکی حکوومەت باسی ئەو کرد کە بەم زوانە چارەسەری قەیرانی دارایی دەکرێت ینی ئێوە ئێستا زانیاریتان هەیە ینی خەڵک چاوەڕوانە بڵێت کە کەی هەرێمی کوردستان لەم قەیراندارەیە ڕزگاری دەبێت کەی ئەوەی کە پێی دەڵێن ئابووری سەربەخۆ و هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و پشت بەخۆی بەسێت ینی کەیە کاتەکەی بە دیاریکراوی بۆ چارەسەری قەیرانەکە ئەو پرسیارانەی خەڵک هەمان پرسیاری ئێمەشە و ئێمە هەمان پرسیارمان ئامادە کردووە کە تاکەی ئەمە بەردەوام ئەبێ تاکەی ئێمە لەگەڵ بەغدایە لە دابڕانە ئەژین و ئایا بەغدا چی ئەکا بۆ هەرێمی کوردستان و ئایا ئەکرێ پشت بە بەغدا ببەستین ئایا ئەکرێ پشت بە هەرێمی کوردستان بەستین ئێمە لە ڕەشنووسی راپۆرتەکەمان ئەوانەمان هەمووی تاوتوێ کردووە بەپێی ئەو داتا و زانیاری و ڕقم و معلوماتانەی کە لە بەردەستی ئێمەیە کە زۆربەی تەفاسیل نین لەبەرەوە ئەمانەوێ حکوومەت بێ لەسەر ئەو پرسیارانە ڕوونکردنەوەی پێویست بدە و دیارە حکوومەت بەوەی کە ئەو هەنگاوانەی کە پێویستە لەو ڕۆوە بیگرێتە بەر کەواتە هێشتا بۆ ئێوەش بەرچاوتان ڕوون نییە کە ئایا کۆتایی ئەمساڵ وەک دەوترێت وەک وتەبێژی حکوومەت باسی کرد وە سەرۆکی حکوومەتیش باسی کرد دەڵێن کە ئەگەر هەناردەی نەوت بۆ 450,000 بەرمیل زیاد بکات لە کۆتایی ئەمساڵدا قەیرانەکە چارەسەر دەکرێت ئێوە بەرچاو ڕوونێکی لەو جۆرەتان نییە تا ئێستا؟ ئێمە سێ مانگ لەمەوە پێش ئێمە لە مانگی چوارە پلانی وەزارەتی سامانە سروشتیەکانمان وەرگرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە فەرمی ئێمە لە مانگی چوارەوە بەپێ ئەو پلانە بێ کە لە بەردەستمانایە ئەزانین هەتاوەکو 2015 بەرهەمهێنانی هەرێمی کوردستان بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە ئەگاتە چه ئاستێک و چۆنە بەپێی پلان و بەرنامە بەڵام لە واقعە دیارە واقع شتێکی ترە بۆیە ئێمە مانەوێت لە واقعە لە ڕاستەقینەیە ئەو ڕوونکردنەوەی بدرێ بە ئێمە و ئەگەر بێت و ئەو بەرهەمهێنانی نەوت بگا بەو ئاستەی کە نزیکەی 500,000 بەرمیلە لە ڕۆژێکە تا کۆتایی 2014 ئەوە بە شەرتێ نرخی بنزین
عفو نرخی نەوت نزم نەبێتەوە تا ئاستێکی مەترسیدار کە تەحمل نەکرێ بەڵکو لەم ئاستەیە بێ یان بەرزتر بێ ئەوە بێگومان واتە لە نێوان 85 بۆ 90 بۆ 100 دلار بێ ئەو کاتە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک موچە دابین ئەکرێ هەرچەنە دابەزینی نرخی نەوت کە ئێستا ڕۆژ بە دوڕۆژ بەرەو دابەزین ئەڕواوە توێژینەوەکان لەسەر ئاستی جیهان زۆربەی بەرەو ئەوە ئەڕواکە لە 2015 نرخی نەوت داببەزێ لە جیهانە و نزیک بێتەوە لە 70 دلار کە ئەمە یەکسانە بەوەی کە نزیکەی لە 100ەوە بۆ 30 دلار نرخی نەوت دابەزێ ئەمە وامان لێکا کە دیراسی ئەوە بکەین و ورد بینەوە ئایا ئێمە بەقەدەر ئەو ڕێژەی لە سەتاسیەی کە نرخی نەوتی تیادا ئەبەزێ ئێمە ئەبێ لە کۆتایی 2000 ئەبێ بۆ دابینکردنی 500,000 بەرمیل لە کاتی دابەزانی نەوتە ئەو کاتە موچەی پێدابین ناکرێ بۆیە ئەبێ بەرهەمەکەمان زیاتر بکەین تا بەرهەمەکەمان زیاترەکەین ماوەیەکی ئەوێ ئەم تەفاسیلەیە کە ئەمانەوێ حکوومەت زەمانەت و ڕوونکردنەوەی پێویست بدا بە پەرلەمان بۆ ئەوەی کە هەمووان بەرچاویان ڕۆشن بێ و دواتریش قسە لەسەر ئەو خاڵە سەرەکیانە بکەین کە پەیوەندی بە بەغداوە هەیە. بەڵێ ئەگەر حکوومەت زەمانەت و ینی ڕوونکردنەوەی زیاتری نەدا بە ئێوە باس لەوە کرد کە ئێوە شەمان و پرسیارانی خەڵکتان هەیە پرسیارەکە ئەوەیە ئێوە کە نوێرانی خەڵکن دەتوانن چی بکەن ئایا حکوومەت دەتوانن حکوومەت پابند بکەن بە پێداچوونەوە بە سیاسەتی نەوتی خۆیان بە تایبەت بەرامبەر بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدام ڕاستپاردنی ئێوە کە لەم راپۆرتی ئامادەتان کردووە شتی لەو جۆری تێدایە کە پێداچوونەوە بە سیاسەتی نەوتی هەرێم بە تایبەت ڕێکەوتن لەسەر شێواز و میکانیزمی هەلادەکردنی نەوت بکرێت لەگەڵ بەغدا هەروەکو وتم ینی ئەو هێڵە گەرمانەیە کە ئەمانەوێ حکوومەت ڕوونی کاتەوە کە بەتەمای چییە و حکوومەت چی پێ باشە دیارە تەفاسیلی بەغدا و زانیاریەکان لەسەر بەغدا و لەسەر بودجەی بەغدا و لەسەر خەزێنی نەختینەیی عێراق کە نزیکەی 73 ملیار دلار ئێستا لە بانقی مرکزی عێراقدا هەیە کە ئەوە پشتیوانێکی گرنگە بۆ بەغدا کاتێک کە تووشی ئابلوقەی ئابووری ئەبێ بەڵام لە هەرێمی کوردستانە ئێمە نەختینەی ئابووریمان نییە لەبەروی هەرێمین لەبەروی دەوڵەت نین و لەبەروی کە بانقی مرکزیمان نییە ئەم تەفاسیلە ئابووریە حکوومەتی هەرێمی کوردستان باش ئاگای لێتی و لە ڕوانگەی ئەوەوە و لە ڕوانگەی ئەو زانیاریە وردانەی کە حکوومەت هەیەی ئەمانەوێ بۆ ئێمەی ڕوون بکەنەوە کە چی بە باش ئەزانن لە سۆنگەی ئەوانەوە چی بە باش ئەزانن وەکەی ئەم ئابلوقە ئابووریە تەواو ئەبێ وەکەی بوجە دابین ئەبێ کەی موچەی فەرمانبەران دابین ئەبێ و زامن ئەکرێەوە چۆن ئەگەینە ئەو حاڵەتەی کە ماگانە لە کاتی خۆیان موچە وەربگیرێەوە ئایا تەبیعاتی ئەمە لە ڕووی پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا لە ڕووی پەیوەندەکان لەگەڵ وڵاتانی هەرێم لەگەڵ زلهێزانی دنیا ئەمان تەداخل ئەکەن ئەمڕۆ لە بڕیاری عێراقدا لەبەرەوە ئەم تەفاسیلە پێویستی بە ڕوونکردنەوە هەیە و ئێمە ئەوەی لەسەر خۆمانە بیر و بۆچوونەکانمان یەک خستووە لە راپۆرتێکی هاوبەشی هەردوو لیژنەی پیشەسازی وزە و سەرچاو سروشتەکان لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانە پێیان ئەڵێن و پێمان داون ئێستا ئەوان تاوتویەکەن و برارە لە کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانە تیشک بخەنە سەر ئەو خاڵانە و ڕوونکردنەوەی پێویست بدەن لەسەری ئەگەر لە بەرچاو نەگیرە ڕاستپاردەکانتان پرسیارەکە ئەوەیە ئێوە ئەو دەسەڵاتتان هەیە کە حکوومەت پابند بکەن بە لانی کەم پێداچنەوە بە سیاسەتی نەوت و ڕێکەوتن لەسەرم پرسە پەرلەمان لەم بڕگەیە لەم مەقتەعەیە بڕیاری داوە کە ڕاستپاردەی هەبێ بۆ حکوومەت و بەرچاوڕۆشنی بدا بە حکوومەت و داوا لە حکوومەت بکە کە هەڵسێ بە ئەرکی سەرشانی خۆی ناغی دوای ڕاستپاردە چی دەبێت ڕوونکردنەوەی پێویست بدا لەو بارەوە ڕاستپاردە ملزم نییە بۆ حکوومەت ڕاستپاردە داوا لە حکوومەت ئەکا کە پێمان باشە ئاوا بکرێ حکوومەت خۆی لەسەرەوەی کە دواتر چی بکرێت لەو کارە تەنفیزیەیە و ئەگەر بڕیارەکان دواتر سلبی بوو و بڕیارەکان دروست نەبوو ئەوە پەرلەمان بۆی هەیە لێپرسینەوە لەگەڵ حکوومەتە بکە و حکوومەت بانکاتەوە بۆ پەرلەمان و ئەگەر بڕیارەکان نادروست بوو ئاسەواری سلبی لێکەوتەوە بێگومان جێ لێپرسینەوە ئەبێ لەلایەن پەرلەمانەوە. بڵێ بە قسەکانی بەڕێستا دیارەکە ئەو وتانی کە دەوتێت کۆتای ئەمساڵ چارەسەری قەیرانی دارایی دێت هێشتا دڵنیاییەکی لای ئێوەی پەرلەمانتاران و تەنان بەڕێستان کە سەرۆکی لیژنەی پەیوەندیداریشن بە پرسی نەوت و وزەوە دڵنیایەکی لەو جۆرە نییە کەواتە ئەم قسانەی دڵنیایەکی لەو جۆرە نادات تا وڵاتیان بۆ چارەسەری قەیرانەکە لە کۆتای ئەمساڵدا ژمارەکان پێمان ئەڵێن کە نزیکە لەوەوە یعنی وەکو باسم کرد پلانی وەزارەتی سامانە سروشتەکان کە ئەمڕۆ زیاتر لە 195 داهاتی هەرێمی کوردستان
لە ڕێی وەزارەتی سامانە سروشتەکانەوە دابین ئەکرێ لە ڕێی سەرچاوە سروشتەکان و نەوت و ئەمانەوە دابین ئەکرێ پلانی وەزارەت لە لای ئێمە وەرمانگرتووە بە فەرمی بەپێ ئەو پلانە بێ بەڵێ نزیک ئەبینەوە لەوە بەڵام فاکتەری تر هەیە کە لە دەرەوەی ینی لە دەرەوەی بازنەکانە وەکو دابەزینی نرخی نەوت کە ئەوە کاریگەری زۆرە لەسەر داهاتی نەوت و سامانە سروشتیەکان وەکو فاکتەری دەرەکی تر کە ئەمانە پێویستە حسابیان بۆ بکرێ اینجا دوایی دکتۆر کاتمان زۆر کەماوە چەند پرسیارێک دەمەوێت بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم پرسیارێک دەڵێت تاکەی نرخی بنزین کەم ناکەنەوە ئەم قەیرانە تا چارەسەر نەبێ دیارە وەک باست کرد کە ڕوون نییە کەی چارەسەر دەبێ کەواتە نرخی بنزینش کەم ناکرێتەوە تا ئەو کاتێک قەیرانەکە چارەسەر دەبێت بە کورتی سپاس دەکەم وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان هەتاوەکو بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستانە ئاسایی نەبێتەوە حکوومەت ئامادەیتیانە کە نرخی بنزین داگرێت پرسیارێکی دیکە لەسەر نرخی غازە دیارە غازی شل ئێستا گرفتێکە ئەم گرفتەوە کارەکەی چی هەڵدە پرسێکە لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە کەی چارەسەر دەبێت ئەم گرفتە دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەمیان ئەو کۆمپانیایی کە بەرپرسیارە بەرامبەر بە بەرهەمهێنانی غازی شل لە هەرێمی کوردستانە لە سەرەتای مانگی دەیە وەزارەتی سامانە سروشتەکانی ئاگادار کردوتەوە بەوەی کە هەتاوەکو سیدە نۆژەنکردنەوەی ناوخۆیی ئەکەن بۆیە لە 650 تن ڕۆژانە بەرهەمهێنانی غازی شل کەم ئەکەنەوە بۆ 450 تن ئەم کورتهێنانە وای کرد لە بازار کە کورتهێنانێک دروست ببێ و ئەو کورتێنانی کە دروست بوو بۆ مای ئەوەی کە کەسانێک بۆ بەرژەوەندی تەسکی خۆیان یاری بە نرخەکان بکەن بۆیە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار کراونەتەوە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو یاریکردنە لەبەر بەرژەوەندی تەسکی خۆیان نابێ مقدراتی هاوڵاتیان ئاوایی لێ بکرێ بۆیە ئومێد وایە کە سیدە ئێستا تێپەڕیوە لە چەند ڕۆژی ئایندەیە ئەو کۆمپانیایە بچێتەوە دۆخی بەرهەمهێنانی ئاسایی خۆی کە 650,000 تەنە لە ڕۆژێکە و دۆخی غازی شل لە هەرێمی کوردستانە بەرەو ئاسایی نرخی غاز زیاد ناکرێ وەکو بنزین هاوشێوەی کە نرخی بنزین زیاد کرا تا ئێستا ئێمە زانیاریمان نییە کە حکوومەت بەتەمایە نرخی غاز ئەگەر شتێکی لەو جۆرە هەبێ ئێوە لە لیژنەکە هەمانەوە هەڵوێستەی کە بەرامبەر بە زیادکردنی نرخی بنزین هەبوو هەمان شتان دەبیان دەتوانێت چی بکەن ئەگەر شتێکی لەو جۆرە هاتە پێشەوە لەلایەن حکوومەتەوە ئێمە بێگومان مەسەلەی نرخی هەر شتێک ئیشی پەرلەمانیە کە نرخدا بنێ بەڵام کاتێک کە نرخ ئازاری چینێکی زۆر لە کۆمەلگەکەمان ئەدا و ئەبێتە معاناتی هاوڵاتیان ئەو کاتە بێگومان مافی خۆمانەکە داوا بکەین لە حکومەت کە ئەو کێشەیە و ئەو قەیرانە چارەسەر بکە بۆیە لە هەموو کاتێکا ئێمە ئەو هەڵوێستەمانە بێ کە ئەگەر چینێکی زۆر لە کۆمەلگە ئازاری گەیشت بە هەر بڕیارێک بە هەر نرخێک ئەو کاتە ئێمە داوا لە حکومەتەکەین کە چارەسەری بکە بەڵێ دکتۆر کەمتر لە خولەکێکمان ماوە چەند پرسیارێک هاتووە لەسەر دەڵێ دەبێ هاوڵاتیان ئێستا چاوەڕوانی قەیرانی نەوتیش بن نەوتی سپی دیار و نەوتی کە بۆ زیاتر بۆ کاروباری هاوڵاتیان بەکاردێنێت لە ماڵاندا شتێکی لەو جۆرە هەیە کە ئەم قەیرانە ئایا هاوڵاتیان دڵنیا من لەوەی کە ئەم قەیرانش ڕوبەڕویان نابێتەوە نرخی نەوت زیاد ناکرێ یان ڕوو لە کەمووی ناکات ئێمە لە دوایین کۆبوونەوەمانە لەگەڵ ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستانە دڵنیاییان پێداین بەوەی کە نەوتی سپی لە کاتی خۆیە و بەو بڕێی کە پێشتر هەبووە وەکو جاران دابین ئەکرێ و زەمانەت کراوە بۆ هاوڵات ئەو بەرمی لە نەوتەی کە ساڵانی ڕابردوو دەدرا بەبێ بەرامبەر ئەمساڵ شتێکی لەو جۆرە هەیە ئەو بەڵێنێک کە بە ئێمە درا بەوەی کە پێشتر چۆن بووە هەر ئاوا بەردەوام ئەبێ ئیتر دیارە گۆڕانکاری ڕوو ئەدالەدا توە ئەویان نازانم بەڵام ئەوە بەڵێنی فەرمی ئەنجومەنی باڵای نەوت و گازە لەو کۆبوونەوەی کە لە دوایین کۆبوونەوەی ئێمە لەگەڵیان ناس بەڵێ دکتۆر کاتمان نەما پرسیارمان زۆر مابوو سپاس بۆ بەڕێستان دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێر لەگەڵ مابووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ